بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان بەشی پێنجەم. دیاریکردنی چارەنووسی هەر گەڵاڵەیەک سەبارەت بە چۆنیەتی ئیدارەی کۆمەڵگای کوردستان و شێوازەکانی پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ناوەندی لە ڕێگای دەنگی گشتی خەڵکی کوردستانەوە دەبێت. ماف و ئازادیە فەردی، سیاسی و کۆمەڵایەتیەکان. بەشی یەکەم. ماف و ئازادیە فەردی، سیاسی و کۆمەڵایەتیەکان. یەکەم، مافی دەنگدانی گشتی وەکو یەک و ڕاستەوخۆ و نهێنی بۆ تەواوی کەسانێکە تەمەنیان لە سەرۆی 16 ساڵ بێ لە بەرچاوگرتنی ڕەگەز، مەیلی مەزهەبی، قەومی و بیر و ڕای سیاسی، مافی خۆپاڵاوتن و هەڵبژێران لە سەرۆی تەمەن 18 ساڵ لە هەر ناوەند و ئۆرگانێکی نوێنەرایەتیدا. دووهەم، ئازادی بێ ئەملا و ئەولای سیاسی، ئازادی پێکهێنانی حیزب و هەڵسوڕانی سیاسی، ئازادی بیر و ڕادەربڕین، ئازادی ڕاگەیاندن و چاپەمەنی، ئازادی کۆڕ و کۆبوونەوە، خۆپیشاندان، مانگرتن، پێکهێنانی شۆڕا، سەندیکا و هەر جۆرە پێکهاتیەکی سنفی و سیاسی. بوار ڕەخساندن بۆ دەست ڕاگەیشتنی تێکڕایی بە هەر ڕاگەیەنەرە گشتیەکان، ڕادیۆ و ڕایەڵە تەلەڤیزیۆنەکان و قەدەغەبوونی هەر جۆرە سانسۆڕێک. سێهەم، جیایی مەزهەب لە دەوڵەت، هەڵوەشاندنەوەی هەر جۆرە ئیمتیاز و هەڵاواردنێک لە کار و پیشەی دەوڵەتی و مافەکانی تاک لەسەر بنەمای مەزهەب و پلە و پایەی مەزهەبی، بوونی باوەڕ بە مەزهەب و یان بێ باوەڕبوون بە مەزهەب، هەڵوەشاندنەوەی تەواوی یارمەتیە ماڵی و غێرە ماڵیەکانی دەوڵەت بە کار و تێکۆشان و دامەزراوە مەزهەبیەکان، بابەتە دەرسیەکان و یاسا و ڕێسای مەزهەبی لە قوتابخانەکان و دامەزراوە و ناوەندە ئاموزشیەکانی دەوڵەتی. هیچکام لە مەزهەبەکان وەکو مەزهەبی ڕەسمی لە کوردستان بەڕەسمی ناناسرێ. مەزهەب بە ئەمری تایبەتی کەسەکان دەژمێردرێ و سەرجەم کەسەکان لە کوردستان لە هەڵبژاردنی هەر مەزهەبێک و یان نەبوونی هیچ مەزهەبێکدا ئازادن. چوارەم، یەکسانی تەواوی مافی یاسایی سەرجەم تاکەکانی کۆمەڵگا لە کوردستان بەدەر لا نەتەوە مەزهەب و بیر و باوەڕی سیاسی ئەوان. پێنجەم، زمانی کوردی با ڕەسمی لە قوتابخانە و زانستگەکانی کوردستان دەوترێتەوە و لە سەرجەم ئیدارە دەوڵەتی و دامەزراوە فەرهەنگی و هونەری و ڕاگەیەنە گشتیەکاندا بەکاردەبردرێ. شەشەم، ئازادی هەڵبژاردننی پیشە و شوێنی نیشتەجێبوون، پارێزراوی یاسایی هەر کەسێک و شوێنی نیشتەجێبوونی، هەڵوەشانەوەی تەواوی ئەو یاسا و ڕێسایانەی کە لەسەر بنەمای دەستێوەردانی پۆلیس لە ژیانی مرۆڤەکاندا داڕێژراون و هەڵوەشانەوەی سەرجەم ئەو ناوەندانەی کە بەڕێوەبەری یاسایەکی ئەوتۆن، ئازادی سەفەر و نیشتەجێبوون لە تەواوی ناوچە جۆرا و جۆرەکانی وڵات و ئازادی سەفەر و هاتوچۆ بۆ دەرەوەی وڵات بۆ هەموو کەس. حەوتەم، لە کوردستانی ئازادکراودا پەنابەرانی سیاسی بەبێ مەرج وەردەگیرێ. هەر کرێکارێکی کۆچبەر و یان هەر پەنابەرێک مافی بەرابەر و یەکسانی لەگەڵ سەرجەم دانیشتووان دەبێت. هەشتم، مافی چاودێری تەواوی خەڵک بەسەر سیاسەتی دەرەوەدا، هەڵوەشانەوەی هەر جۆرە دیپلۆماسیەتێکی نهێنی، ناسینی یەکسانی مافەکانی سەرجەم نەتەوەکان، پشتیوانی لە بزوتنەوە کرێکاری، سۆسیالیستی و ئازادی خوازەکان لە سەرتاسەری جیهان. نۆهەم، حکوومەتی شۆڕایی خەڵکی کوردستان، پشتیوانی لە خەباتی خەڵکی کوردستان لە بەشەکانی تردا لە پێناو ئازادی و ڕزگاری لە هەستەمی میلی دەکات و بە ئەرکی خۆی دەزانێت. دەهەم، هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام وەکو یاسا ڕادەگەیەندرێ و لانی زۆری ماوەی زیندانی بۆ ئەو کەسانەی کە بە بەندی هەمیشەیی مەحکوم دەکرێن دیاری دەکرێت.